یارمەتیت کرد کەس یارمەتی نەدای مندا بەڵام مەرجێکی هەیە نابێ بگری شێوەت تێک دەچێت تۆ ئافرین بۆ تۆ بە هەمان ماوە سێری کاغەزەکانی دەکات دواتر کە ڕووی سوڕان دواتە سەری سوورماوە یاریە بچووکەکان بە قەز دەدۆڕێنێ واز دەوانە بێنە شەمۆ پێویست بەمانە ناکە هەست دەکەم من ئەمڕۆ زۆر بەبەختم من لەلاتم من دەتپارێزم دەی بڕۆ ویسکێک بێنە دەکرێت ویسکێکم پێ بدەیت با یارمەتیت بدەم وەک ڕم بە دەرکەوتی شێرەکەم بادە ڕۆیشت چی؟ چێ بەرگە ئێمە دەگرێت کوڕم ئەوەی بێخۆی لە دەست دەدا من تەواو خۆم دەکوژم خۆزگە پەیوەندی بکردایە ئەستەغفرڵڵا کاکە فەرمووی دەمانچەکە سەلامەت بی برادران تەلەفۆنیان کرد تکایان کرد پێویست بچم بۆ شوێنێک حەی لە برادران مرۆڤ کاتی ئەوەی نێخۆشی بکوژێ ئەوە چییە؟ سایزی چەندە؟ ڕێک بە قەدەر تۆیە پیرۆزە کاکە عەلی سپاس براکەم بەخێر هاتون بەڕێزان وە دەرناکەون لەگەڵ من یاری دەکەن
بەڵام لەژێر ڕووناکی دووە پێشهاتدا لەبەر خۆم دەموت کاتێوە هاتووە دەستێکی نوێ بکەمەوە و یاریەکی نوێ بکەم تا ئەمەش ببینم کە چێ لەگەڵ کاگرامیسە. باش سیدکە لەبەر خۆمەوە وتم کاتی یاری نوێ و یاسا و ڕێسا و ئادابی نوێیە. پێشوەخت جوان سیرکەن و ببینن چێ لەگەڵ چێیە. دوایەوە ئاوەدا دەنیشن کاگرامیس. منەوە نازانم بەڵام من لێرە هەموو کاتێک لە دژی تۆ یاسادا دەنێم. ئامادەن یارێکە دەست پێ بکەین. باشە لەسەر چی؟ ئەمە یەکەم یاریمانە، دوای یاریشمان لەسەرەمە شتانە دەبێت کە خاوەنینە کەوایە بە هەمەیە بکەین بۆ شتەی ئێستا دەست بەرداری دەبین. با ئێستا لەسەر شتێک یاری بکەین کە لە پارە گرنگتر بێ لای ئێمە. بۆ نمونە چی؟ ئەمە دایکم پەیدام تابی دەما و کچێ بە تەما بووم زەماوەندی لەگەڵ بکەم. کاتی خۆی بۆ تۆڵە هەڵم گرت بوو، بەڵام ئێستا بۆ من بەمانای ئومێدە. پێم دەڵێ پێشێستا خێزانێک و لە داهاتووش خێزانێکت دەبێت. پیاو بەم شتانە دەبورێتەوە. 100,000 دانێ سەر مێز با بەڕاست و درستی یاریەکەمان بکەین. چی لە مەنگوستی لێ ژەنگاویە بکەین؟ کاتە عومەر لە سەربازی بوو من و ئەیشان لەو قوماخانەی کارمان دەکرد یەکەم یاریمان بەم پولە کرد. کلیلی دەرگای دۆزەخی منە. ئەمە ئەم چەقۆیە لە باب و باپیرانمەوە بۆ ماوەتەوە، بەڵام چیرۆکەکەی پێویستە لە کەسێکی ترەوە ببیستن. دەڵێن کە پێش چەند ساڵێک مناڵێکی تەمەن 12 ساڵان چووە بۆ فڕنی نان بکڕێ. دوو سەرسەری هەوڵیان داوەنانەکەی لە دەست دەربێنن. ئەویش بەم چەقۆیە هەردووکانی پەل کردووە، لاشە یەکێکیانی لەوێ ڕاخستووە. چیرۆکەکە وا دەگەڕنەوە، بەڵام ئەسڵەکەی چۆنە کەس نایزانێت. تۆ شتێکت نییە لە پارە گرنگتر بێ داینێتە سەر مێزەکە؟ زۆر گوناحی ئەم مەنگوستی لێ بۆ تۆ شومازە. هەر کاتێ سەیری ئەم مەنگوستی لێ بکەیت دەیبینی کە چۆن دنیا لە ژێر پێتدا دەخلیسکە. ئەمن باش تێدەگەم لەو شتەی تۆ هەستی پێ دەکەم.